لە دووەمین یاریەکانی قۆناغی کۆتایی جامی کۆماری عێراق و لە کۆمەڵی یەکەم لەسەر یاریگەیانی ئارەڕاد لە پیرمام هەڵبژاردەی هەولێر ڕوبەڕووی هەڵبژاردەی بەغدادی ڕەسافە بوویەوە. لا نیوە یەکەم ئاستی هەردوو هەڵبژاردەوەک پێویست نەبوو، کەمترین دەرفەت بۆ یاریزانە ڕەخسا تاوەکو ئەنجامەکە لە هیچ بەیچەوە بگۆڕێت، هەر بۆیە نیوە یەکەم گۆڵی بەخۆیەوە نەبینی. لە نیوەی دۆم سەرەتا بەغدادی ڕەسافە باشتر دەردەکەوت و مەترسی خستە سەر گۆڵی خاوەن ماڵ. هەولێر کۆنتڕۆڵی تۆپی گرتە دەست و لە خولەکی 86 لێدانێکی سزای بۆ ئەژمار کرا. سەنگەر عەبدولکەریم بەسەرکەوتووی جێبەجێ کرد و هەڵبژاردەی هەولێری بە گۆڵی یەکەم پێشخست. خۆشیەکانی کوڕانی قەڵا و منارە زۆری نەخایەند و دوای تەنها دوو خولەک عەلا عەدنان ئەنجامەکەی بۆ بەغدادی ڕەسافە یەکسان کردەوە. خەریک بوو هیدایەت لەتیف جارێکی دیکە هەولێر پێش بخاتەوە، بەڵام پێی نەگەیشت و یاری بە یەکسانی بە کۆتا هات. وڵی بەنسبەت گەمەکەی ئەوڕۆ شەوتێکەمەکو دیتان هیچ لایەکمان وەکو پێویست نەبوو، بەڵام ژێمی دووەم کەمێکاتنە پێشتوانە و هەندێک مسەیتر بین و گۆڵێکمان تۆمار کرد، احتفازمان پێ نەکرد، گۆڵەکەمان خواردەوە. بەڕاستی زۆر هۆکار هەیە بۆ ئەو ئەنجامانە کە نەبوونی تەمرین، نەبوونی لیاقە، هەروەها بێت و گواستنەوەی یاریگاکان زۆر شتی کە هەر هۆکار بوونە بۆ ئەو ئەنجامانە. بەس ئینشاڵڵا دوو یاریکە ماوانە بتوانین ئەنجامی باش بەدەستبێنین و هەرگیز نەبێت بەسەرکەوین ئینشاڵڵا. ئێمە لە یاریەکە باشتر دەرکەوتین، بەڵام نەمانتوانی دەرفەتەکان سوود لێوەرگرین و سەرکەوتن تۆمار بکەین. بەڵام لەم کۆمەڵەیە ڕکابەریەکە بەهێزە و ئینشاءڵڵا یاری داهاتوو قەرەبووی دەکەینەوە. بەم ئەنجامە هەردوو هەڵبژاردە بوونە خاوەنی دوو خاڵ. لە یاریەکەی دیکە کەربەلا و میسان بە بێگۆڵ یەکسان بوون. کەربەلا بووە خاوەنی 4 خاڵ لە پێشەنجی کۆمەڵەکەیە و میسانیش تەنها خاڵێکی هەیە. سەلاحەددینیش خاوەنی 3 خاڵە. سێمین یاریەکانی ئەم کۆمەڵەیە ڕۆژی سێشەممە ئەنجام دەدرێن. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.